ماوەی 14 ڕۆژە بەشێک لە وڵاتیانی دەربەندیخان دژی کەمی کاربا و خزمەتگوزاری و تاونەکردنی پرۆژە بەردەوامەکان خۆ دیارە حەوت خۆپیشاندەریش لە نێویاندا مانگرتنیان گرتووە. خۆپیشاندان لە دەربەندیخان بەردەوامی هەیە. ڕانگەاندووە کە خۆپیشاندانەکە بەهێمنی بەبێ ئاڵۆزی بەڕێوە دەچێت لە چوارچەوەی داواکاری خۆپیشاندەرانیش. قانونخانێتی قەزای دەربەندیخان ڕایگەاندووە لە بەرچاوگرتنی دۆخی مانگرتووان و بە پشتیوانی چالاکوانان و خۆپیشاندەران و چین و توێژە جیاوازەکان بڕیاردراوە بە زیادکردنی 2 سەعات کاربای نیشتیمانی بۆ قەزای دەربەندیخان. هەروەها دیارە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش سەرۆکی شارەوانی سلێمانی ڕاستپارت زەویەک بفرۆشێت کە نرخەکەی 20 میلیۆن دۆلار دەبێت بەشێکی تەرخان بکرێت بۆ تاوکردنی پرۆژەی ئاوی دەربەندیخان و بە شەکلی دیکەشی بۆ کۆمەڵێک پێداویستی دیکە لە شاری سلێمانیدا سرف دەکرێتەوە لەسەر داخوازی خۆپیشاندەران تاکەی بەردەوام دەبن. ڕۆژی ئەوانی کە ئەمانیان لە خواردن و خواردنەوە گرتووە لەگەڵ بەڕێز ئەیوب عەلی نوێنەری خۆپیشاندەران ڕاستەخۆ لە دەربەندیخان و میوانمان دەبێت گفتوگۆی زیاتر دەکەین بە ڕێگەی سکایپ دیارە میوانمانە. کاک ئەیوب زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئێستا ڕەوشی حەزەکەم لە ڕەوشی تەندروستی مانگرتووەکانەوە دەست پێ بکەین. ڕەوشی تەندروستی ئەوان چۆنن دواتر دێمە سەر کێشە و گرفتەکان. زۆر سپاس بۆ جەنابتانم دەرفەتتان بۆ ئێمە ڕەخسان. بەڵێ ئێمە ماوەی 14 ڕۆژە لە 6 شەقامی لە دەربەنیخانمان مانگرتووە بۆ داوایی مافەسەرادایەکانی خۆمان بە تایبەتی ئاو و کارەبا لە دەربەنیخان. عنی معقول نییە حکوومەت دوای 32 ساڵ نەتوانێت ئاوی پاکی خواردنەوە بۆ دانیشتوانی شاری دەربەنیخان دابین بکات. لە هەمان کاتدا ئێمە خاوەنی وێزگەی بەرهێنانی کارەباین، بەڵام لەم قەزایە 7 بۆ 8 کاتژمێر کارەبامان هەیە. بەڵێ ڕەوشی ئەوانی کەمانیان لە خواردن گرتووە 7 کەس بوون. ڕەوشی تەندروستیان چۆنە ماوەیەم 7 ڕۆژە ئەوان بێ خواردنن؟ بەڵێ ئێمە لە سێیانزەیەم ڕۆژی بڵێن بۆ ماوەی 48 سەعات مانمان لە خواردن و خواردنەوە گرت. سپاس بۆخوا ئەم بەیانێ لەسەر داوای خەڵکی مەیدانەکە و خەڵکی دەربەنیخانمان گرتنەکەمان شکان بۆ ماوەی 48 کاتژمێر. باش بڕیاردراوە بە زیادکردنی 2 سەعات لا کاربای نیشتیمانی بۆ قەزای دەربەندیخان. ئەمە ئەو خواستی ئێوەی پڕ نەکردوێتەوە؟ یعنی ئەگەر سەلاحەت و بوێ ئێمە داواکاریەکانیەوە بۆ 2 کاتژمێر کارەبا نییە. کارەبا 2 کاتژمێر زیاد بکات هیچ لە مەسەلەکە بۆ ئێمە ناگۆڕێ. ئێمە داوامان کردووە دەربەنیخان ساحبی بەرهەمێنانی وێزگەی کارەبایە پێویستەکە بەلایانی کەم و 16 بۆ 20 سەعات کارەبای هەبێت. چەند سەعات ڕۆژانە کارەبا هەیە لە دەربەنیخانە؟ 7 سەعات بۆ 8 سەعات کارەبامانەیە. هیچ کاتێ لەسەر خواستی ئێمە نییە و ئەو داواکاریش ئێمە ڕەتی ئەەکەینەوە من وەکو شخصی خۆم وەکو دانیشتوێکی دەربەنیخان. یعنی 2 سەعات کارەبای هیچ جێگەی قبولکردن نییە لە ڕاستی. باشە قایمقامی قەزای دەربەندیخان لەگەڵ ئێوەیە هاتۆتە نێو خۆپیشاندانەکە گوێی لێ داخوازی و خواستەکانی ئێوە گرتووە ئەو دەڵێکی سەبارەت بە خواستەکانی ئێوە؟ بەڵێ طبعاً هەموو لایەنەکان و جەنابی قایمقامیش کاک سلێمان هاتوۆتە ناو خۆپیشاندانەکەەوە چەند جارێک، بەڵام خۆ هەموو دنیا ئەزانێت داواکاری ئێمە چییە. پشتگیری ئێمەکەن هەموو لایەنەکان تەنانەت بە خودی کاک سلێمانەوە کە بەرپرسی ئیدارەی شاری دەربەنیخانە، بەڵام کە تۆ شتێکی شوێ پێ نەکرێت لە هەمان کادا هیچ سوودی نییە بۆ ئێمە. کتاب بەرزکردنەوە وەکو ئەوە نییە کە تۆ شتەکە تەطبیق کرێت لە دەربەنیخانە بڵێ کارەبا لە 8 سەعاتەوە بۆ 16 کاتژمێر نەک 2 کاتژمێر. کاک ئەیوب خودی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاتۆتە سەرخەت داخوازیەکانی ئێوە پەیامەکەی ئێوە بەوان گەشتەوە وەکو حکوومەت وەکو لایەنی پەیوەندیدار بڕیاردراوە بۆ تاوکردنی پرۆژەی ئاوی دەربەندیخان و ئەو پێداویستیانی لە دەربەندیخاندا هەیە بە میکانیزمێک چارەسەری کێشەکەتان بکرێ. ینی کێشە ئاوی دەربەندیخان چی بووە لە پێشتردا و ئەمە تەنها کێشەیەکە لە ڕێگەی ئەم هەوڵەوە چارەسەر بکرێت؟ بەڵێ بەڕێز ئێمە خۆ دەزانی ماوەی 9 ساڵە پرۆژەی ئاوی پاڵاوتنی دەربەنیخان کۆمپانیای کاتۆتە سەری تەواوی نەکردووە. ئێستا بە نیوە ناتەواوی جێژراوە. پرۆژەکە لە 154 تەواو بووە، لە هەمان کاتە لە 175 پارەکەی نەدراوە بە کۆمپانیاکە. باشە پرۆژەیەک دوای 9 ساڵ نەتوانی تەواوی بکەی حکوومەت هێرێم عالیتری هیچ
متمانەیەکمان بەوە نیە لە ڕاستیە ئێستەی شەو پەیامیان بۆ ئەو بەڕێزە هەیە کە ئەڵێ پرۆژەکە تەواوەکەم ئێمە وەکو دەستەی خۆپیشاندانەکانی ناڕزایەتەکانی دەربەنی خان کە لەسەر شەقامی بۆ ماوەی 14 ڕۆژە فەرموو با جەنابی ئەو کۆمپانیا بێتە ناو خۆپیشاندەران بەڵێن بدا بڵێ ئێمە هاتوین لەسەر ڕاستپادەی ئەو بەڕێزە ئەم پرۆژەیە تەواوەکەین بەڵام کاتێک ئێمە لەسەر شەقام چۆڵەکەین کۆمپانیەکە بێتە ناو خودی خۆپیشاندەران باشە ئێمە کردداری زارێکیمان ناوێ کردداریمانەوێ تاکی ئێوە بتەمان لە نێو خۆپیشاندانەکەتان بەردەوامی پێ بدەن گومان لەوە مەکە ئەگەر بەردەوام بین 2 مانگ 3 مانگ هەتا پرۆژەکە ساحبی کۆمپانیەکە نەیە بڵێ من پرۆژەکەم وەرگرتووە ئەمە پارەکەی تێمە کتابەکەیتی ئیشی لە یەکەم چونکە زۆر بەڵێنمان پێ دراوە و نەبراوەتە سەر باشە بەدەر لەم داخوازیانە کاک ئەیوب لە پێدانی کارەبا لە پرۆژی تەواوکردتەوە نەکردنی ئاوی دەربەندی خان داخوازی خۆپیشاندەران خۆی لە چی دیکەیە دەبینێتەوە بەڕاستی پرسیارە زۆر جوانە وەڵامەکەیشی سە بە کورتی وەرەگریت ئینشاءڵڵا ئێمە لە دەربەنی خان کێشەمان زۆر زۆرە بۆ نمونە ساڵی عملیاتی دەربەنی خان ڕێگەوبان خزمەت گوزاریەکانی ناوشار کارەبایە ئاوە یعنی دەربەنی خان بووەتە شارێک بووەتە قوربانی مزایدەی سیاسی لەم شارە ئەم شارە بووەتە سیاسی یعنی ئەوەنە سیاسەتەکەی تیا زۆرە حزبولایانی تیا زۆرە ئەم لە داخی ئەو تێگەی ئێمە بووینەتە قوربانی لەم حاڵەکاتە ماقول نییە 72,000 دانیشتوی دەربەنی خان ببێتە قوربانی بینی دەستی لایەنەکان ئەمە لە هیچ شوێنێک جێگەی قبول نییە بەڵێ باشە سەبارەت بەس لە ساڵی عملیات کرد هۆڵی نەشتەرگەری لە دەربەندی خاندا کێشەکەی چییە؟ هۆڵی نەشتەرگەری لە ساڵی 2017 بوومە لەرزەی سروشتی ڕوویدا لە دەربەنی خان هەتا ئێستا ئۆڵی نەشتەرگەریمان نییە لە دەربەنی خانوەرە دوو لە ڕووی جەنابتان ئەگەر کەسێک ژانێک بیگرێک کێشەیە بگرێت ئەبێ لێرە بینێرن بۆ سلێمانی ئایا بەم ڕێگە جوانەی ئێمە کە ڕێگەی مەرگە زیاد لە 560 خەڵکی دەربەنی خان ئایلەی دەربەنی خان تووشی ڕووداوی نەخوازراو بوون لەو ڕێگە بە مردن بە نوقسان بوون یعنی بە زۆر شتی تر ئێمە کە باسی ڕێگەی مەرگەکەی لە ڕاستی منۆکو خۆم دڵم پڕەبێ باشە خۆپیشاندانەکان ماوەی چەند ڕۆژە 14 ڕۆژە بە شێوەیەکی ئارام بڕێوە چووە ڕەنگە ئەمە زیاتر بوو بێتە هۆی ئەوەیشی کە پەیامەکەتان بگاتە لایەنە پەیوەندیدارەکان هەنگاوی داهاتوودان بۆ فشار بۆ حکومەت لایەنی پەیوەندیدار چی دەبێت و تا ئێستا ئەو پەیامەی کە گەیشتۆ بە پێی خواستی ئێوە بووە ئەو پەیامەی تا ئێستا گەشتووە بەڵام وەڵام دانەوەکەی بە پێی داواکاری ئێمە نیە بە پێی خواستی ئێمە نیە سەلاحەتی پێ بڵێم ئێمە دواییمان گرتنەکەشمان ئینشەڵا بەرنامەی کەمانەوە چونکە لیژنەیەکی ڕێکوپێکی تۆکمەمانەیە لە ناو خۆمانە مەرحەلە کارەکان جێبەجێکەین بەڵام هەر مەرحەلەیەکی جێبەجێ بکەین بە دوورە لە توندی تیژی ئینشەڵا نامانەوەکو خۆپیشاندانەکەی پێشوو بخوێنی گەنجی شار بڕژێت باشە ئەم خۆپیشاندانە هێزە ئەمنیەکان چۆن مامەڵەیان لەگەڵدا کردوون بۆ پاراستنی هەم سەلامەتی خۆپیشاندەران ئاساییشی ناو قەزای دەربەندی خان بەڵێ با سەلاحەت بم لەگەڵ تا زۆر سپاسی بنکەی پۆلیسی دەربەنی خانەکەین هێزە ئەمنیەکان ئاسایش زۆر هاوکەرمان بوون چونکە ئێمە شتێکی مەدەنیانە و جوانمان کردووە لە دەربەنی خان هەتا ئێستا لە مێژووی ئەم شارەشتی وە جوان نەکراوە لە ڕاستی ئەوانش پاڵپشتمان بوون ئەو داوای شێمەی داوایەکەین طبعاً هەر بۆ ئەوانە هەر بۆ خودی خۆمان نییە بۆ ماڵ و مناڵی ئەوان و بۆ خودی ئەوانیشە ئەوانی شاوکارمان بوون سپاسیانەکەین کاک ئەیوب من پێم خۆشە دوا پرسیار نەکەم بەڵکو خۆت وەکو نوێنەری خۆپیشاندەران شتێکی دیاریکراو هەبێ بیڵێ لە کۆتایی بەرنامەکەیە ئێمە وەکو دەستەی چالاکەوانی سەر بەخۆی دەربەنی خان ئەم داوامان لە دەسەڵاتەیە ئێمە ماوەی 14 ڕۆژە لەسەر شەقامین دەسەڵاتێک ئەگەر تۆ خۆ بە باوکی میلەتە زانی فەرمو وەرە داوای ڕۆڵەکان و جێبەجێ بکە داوای 2 مافی سەرەتاییمان کردو بە تایبەت کێشەمان زۆرە ئێمە بە زقی نەکەینەوە لەم دوو کێشەی دەربەنی خانە ئاو کارەبا ئاوەکەمان بۆ تەرتیب بکەن پاچیکەنەوە ئێمە لەگەڵ کارەباکەمانە ئەو کاتە ئیشەڵا ئێمەش بە ئێمنی کۆتایی بە شتەکەینین بەڵام دڵنیا بن دەسەڵات ئێمە وەکو دەستەکە بڕیارمان داوە کۆتایی بەممانگرتن و چالاکی سەر شەقامنین بە شێوازی مەدەنیانە و ڕێکوپێک و جوان هەتا داواکاریەکانمان ئەگەن بەنجام بەڕێز ئەیوب عەلی نوێنەری خۆپیشاندەرانی دەربەندی خان ڕاستەخۆ لە دەربەندی خان و میانی مەبووی زۆر سپاس بۆ ئامادەبوون هیوادارم پەیامەکەت گشتوێتە لایەنە پەیوەندیدارەکان ئەو کێشەی دەربەندی خانیش
زوو چارەسەر بێت